ماوەسایانی بەڕێز فەرمانبەرانی بەڕێزتکایە بە زاڵمت ئەزانین بەڵێ ئەستەم لەم هاوڵاتیان ناگەی بەڵێ موچەی خەڵکت بڕیوە بەڕێزان ئێمە گەورەترین و کاریگەرترین فاکتەر بەناوی خوا ماوەسایانی بەڕێز ئامەد دەوانی بەڕێز هاوڵاتیانی خۆشەویست فەرمانبەران بەخێراتتانەکەین ئەمانە ئەتوانین بڵێن گەورەترین کاریگەرەکانی ئەو دەسەڵاتەیە کە بێ لەبەرچاومان بگرێت بۆ ڕای گشتی و حکومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بەداخەوە مامۆستایان و فەرمانبەرانی کوردستان نەک هەر داوا و خواستەکانی پێشویان بۆ پێدانەوەی موچەی بەناو پاشەکەوت کراوەکان جێبەجێ نەکراوە شایستەدارایەکانیان پێ نەدراوە واجارێکی تر بەهۆی سیاسەتی شکست خواردووی دەسەڵاتی کوردی و حکومەتی هەرێمەوە بێباکانە دەستکراوە بە دواخستنی موچەکانیان و کەوتنە بەر ستەمێکی دیکەی ئەم دەسەڵاتە و سەرباری ئەوەش سوکایەتی و لێدان لە شکۆی مامۆستایان لەلایەن هەندێک بەناو بەرپرس و پەرلەمانتارەوە دەستی پێکردووە. ئێستا کە ئێمان بەیاننامە دەخوێنینەوە بە هەمان شێوە هاوپیشەکانمان لە مامۆستایان و فەرمانبەران لە پارێزگای دووهۆک تووشی ڕاودونان و زیندانیکردن بوونەتەوە. لە کاتێکدا کە مامۆستایان ئێستا دەبوو سەرقاڵی خۆ ئامادەکردن بوونایە بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی دووەم، بەڵام ستەمی دەسەڵاتی کوردی جارێکی تر ئەوانی هێناوەتەوە سەر شەقام. ئێمە مامۆستایانی قەزای سەی سادق لەگەڵ جەختکردنەوە لە پێدانەوەی شایستەدارایەکانمان کە بە ناوی ستەمی پاشەکەوتەوە لێمان زەوت کراوە لێرەوە داوا دەکەین و ڕای دەگەێنین. پێویستە هەموو جۆرە سوکایەتیانە ڕابگیرێ کە دەکرێتە سەر مامۆستایان و لێدان لە شکۆی مامۆستایان جێگای قبولکردن نییە. پێویستە سەرجەم مامۆستایانی زیندانی کرا و چالەکەوانان ئازاد بکرێن. پەککەوتنی پرۆسەی خوێندن و لێکەوتەکانی دەخەینە ئەستۆی حکومەتی هەرێم. هاو هەڵوێستی بۆ مامۆستایانی ناڕازی سەرجەم شار و شارۆچکەکان ڕادەگەین و پێمان وایە بایکۆت و هەڵپەساردنی تاقیکردنەوەکان فشارێکی بەهێز دەبێت بۆ دەست بەکاربوونی مافەکانمان. داوا و جەخت لە پێدانی موچەی پاشەکەوتکراوەکان دەکەینەوە و لە بەرامبەر دواخستنی موچەیشدا فشار و ناڕەزایەکانمان بەردەوام دەبێت. بۆ ئومێدە ئینشاءڵڵا هاتنەکەمان ببێتار ئەم چالەگانە پێویستە ڕاستەخۆ لە ناو جەماوەرا بێت. پێویستیشە ڕادیکال بین بەڕاستی ئەو ڕادیکال بوونە زۆر جددیە.